ئەبێ هەوڵدەین بەکردەوە واب لە تورکمان و عەرەب بکەین کە ژیانیان لەگەڵ کورد خۆشترە، ئاسوودەترە، بەکەلکترە بۆ ئەوان، پڕ لە ئازادی و دیموکراسی و خێر و بێرترە. لە درێژەی خەباتی سیاسی خۆیدا سەرۆک مام جەلال شارەگەیەکی گرنگی ئاشتەوایی و تەبایی نێوان لایەنە کوردستانیەکان و عێراقیەکان و تەنانەت جیهانیش بووە. دوای ماڵ ئاوای سەرۆک مام جەلال یەکێک لەو هەوڵە گەورە و دیارانەی کە سەرکردە جیهانی و عێراقی و کوردستانیەکان تیشکیان دەخستە سەر پێکەوە ژیان و ئاشتی و تەبایی بوو کە هەمیشە سەرۆک مام جەلال خەباتی بۆ کردووە. کەواتە ئێمە دەبێ هەڵ نەچین، حەماس نەمانگرێ، شعاراتی شۆڤێنی نەدەین، بەنەوعێک کار بکەین کەوە خەڵک تێبگا ئێمە بەڕاستی باوەڕمان بەوەیە کە کەرکووک شاری برایەتی کورد و تورکمان و عەرەب و کرد و ئاشوورە. مانجێک سەوەگە قسە مەکەن، با قسە بکەن ئەوان جوابیان مەدەنەوە بەتوندی، هەر بەبڵێن برایەتی و ئێمە یەکین و ئێمە واینەوە و ئێمە تەباینەوە ئێمە براینە. مام جەلال بەوەی هەموومان بوو. مام جەلال زەرەتی زۆر جوو ئەنشوی کەس شوێنی ناگری، نە لە لای کوردە و هەموو کورد لە چوارباڵای کوردستان و لە عێراقیش و لە هەموو جیهانیش. ئەوە لە پێوەردیە و ئەوەی لە کاریزمەی تایبەتی خۆی بوو لە عێراق. هەمیشە مام جەلال ماومۆدایەکی دەهێڵاوە لەگەڵ نێارەکانیە ئومێدی خستە دڵیانەوە بۆ ئەوەی لەگەڵیا دابنیشن، لەگەڵیا وتوێژ بکەن. ئەم جۆرە سیستەمە لە نێو یەک کەسایەتیا کۆبێتەوە ئەمە بەدکمەن دەسەکەوێت. بە حەقیقەت مام جەلال سەرمایە ئەم ملەتەیە. مام جەلالن گێچلماغە بزم چن ئەڵڵا عافێت سنووزن بربەوەیەک فاجعادە. خوای گەورە ڕەحم بە مام جەلال بکات. بەڕاستی کارەساتە ئەو بەتەنها کورد نەبوو، بەڵکو تورکمان و عەرەب بوو، بەڕاستی سەرۆک بوو. مام جەلال ئینشاءالله خوای گەورە بە بەهەشتی بەرینی شاد بکات، هەمووان بێتاقەتین بۆی. أنا فرام إسحاق عضو الهيئة التنفيذية في حزب الاتحاد السرياني. اليوم اجينا باسم الحزب بسوريا. لە سووریاوە هاتوین بۆ سەرخۆشی خۆمان بکەین بەهۆی ماڵئاوای مام جەلالەوە. مام جەلال کەسایەتیەکی نەتەوەی شۆڕژێر بوو. ئێمە وەک سریانەکان ماڵئاوایی مام جەلال زۆر کاریگەری تێکردین. هەمیشە لەگەڵ هەموو لایەنەکان کراوە بوو، پەیوەندیەکی باشی هەبوو. ئەم ڕۆژ بە پەرۆشین هەموو لایەنەکان و هەموو کەسەکانی لە زۆربەی شوێنەکانەوە کۆ کردەوە بۆیە لێرە بە هەموو دنیا بڵێن کە ئێمە نەتەوەکەمان بۆ کورد و عەرەب و سریانی و هەمیشە یەکدەنگین. ئێستاش هەموو گوندەکەمان ڕەشی پۆشی و هەموو دنیا کابراایەک بوو ژیانی لە خۆشی لە ژیانی خۆی نەدیت، کوردی بە هەموو دنیا ناسان، هەموو دنیا بە هەر چوار پارچەی دنیا بڕات تازیەیە. کوڕە شەهیدێکی شێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ لە شاری کۆی هاتوون بەسەر مەزاری جەنابی مام جەلال. بەڕاستی مام جەلال سەرکردێکی جیهانی بوو، نەک بۆ گەلی کورد بۆ گەلی عێراقیش سەرکردە بووم. تا زامەکەی لە دڵمانە سارێژ نابێ سەرکردێکی کاریزمای هەڤاڵ مام جەلال بەڕاستی نەک لە دەست کورد و عێراق و لە دەست هەموو جیان ڕۆژی کەڵە پیاوێک بوو کاریتوانی هەموو موسڵمان و مەسیحی و جوولەکە و کلدان و ئاشوور و یەزیدی و هەموو چینەکانی تر لەژێر چەتری ژیری و دەرک و عەقڵ و زانینی خۆیان کۆ بکاتەوە. لەگەڵ هەموو چینەکانە وەکو برایەکی گەورەوا بوو، لەگەڵ عەرەبە، لەگەڵ فارسە، لەگەڵ تورکە، لە هەر شوێنێکا وتارێکی ببوایە ئەوایە هەموو کەسێ سەنەدەکانی بۆ لای جەنابی مام جەلال بگەڕانایەتەوە بیان وتە ئەی فەرموو. ئەمەش هەستێکی گەورەیە. یەکێ لەو سیفەتە تایبەتمەندیانەی جەنابی مام جەلال کە هەی بوو بەڕاستی سیفەتێک بوو حەزی ناکرد تەنها هەر خۆی ببێت، دایم حەزیە کرد چواردۆرەکەشی لەگەڵ یا ببێت. بۆیە کاتێکە بوو بە سەرۆک کۆماری عێراق، سەرۆک کۆمارێکی متعەسیب و ڕەگەزپەرست نەبوو، سەرۆک کۆمارێک بوو بۆ هەموو عێراق، هەرچەندە ئەو لە کوردستانی عێراقەوە ڕۆیشت بوو. بەڵام بەڕاستی شیعە و سونە، کورد و شیعە، کورد و سونە، هەموو ئەمانە لەو فترە زەمەنەی کاتێکە مام جەلال سەرۆک کۆمار بوو ئەتوانین بڵێن حاڵەتێکی زۆر تەبیعی و نۆرمەڵ و تەندروست بوو. بەڵام لە دوای ئەوە وردە پەیوەندیەکانی ناو عێراق بینی شیعە و سونە، بینی کورد و سونە، بینی کورد و شیعە پەرتەوازەیی تێکەوت. نەخۆش بوو ڕئیس جەمهوریەتی تورکیا بەرقەیەکی بۆ لەدام
دەڵێ ئیشاڵڵا زۆر زوو چاک دەبێەوە لەخوا دەپارێمەوە بۆ پارێزێ چونکە تۆ نەکار بۆ عێراق و پاراستنی تەبایی عێراق پێویستی بەڵکو بۆ پاراستن و تەبایی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی و بینی تورکیا و عێراقش پێویستی کە هەمان سەماحەتە سەیدی سیستانی تەسریحی داگوتی خوابی پارێزی چووکە سەمامی ئەمانی عێراق پاشەوە لە مؤتەمەری سۆشیالیزم ئینتەرناشنال سکرتێری گشتیەکێتی هەڵبژێردا بە جێگیری سەرۆکی سۆشیالیزم ئینتەرناشنال. ئەگەر گوێمان لە گۆڤار و ڕۆژنامە و سایتە جیهانەکانە بینێ ئەبینی کاریگەریەکی زۆر ئیجابی هەبووە لەسەر ئاشتەوای نێودەوڵەتی، یعنی تۆ تەماشاکەی جاری وا هەیە پەیامبەرێک بۆ لە بینی ئەمریکیەکان و ئێرانەکانە، پەیامبەرێک بۆ لە بینی وڵاتە زیلهێزە جیاوازەکانە، هەموو کەسێک مام جەلالی بە پەیامبەری ئاشتی خۆی زانیوە، ئەویش درێغی نەکردووە لە هەر شوێنێکە ئاشتی پێویست بوو بێت. تەسلیەتی خۆم و تیمی هاوڕێم کە لە کوردستانی ئێران و هاتوین جەماعەتی داعوەت و ئیسلاحی ئێران و هاوڕێیانم لە شارەکانی مەهاباد و بانە و جوانڕۆ تەسلیەت عەرز دەکەم بە هەموو میلەتی کورد، بە هەموو ئازادی خوازانی دنیا و بە تایبەت بە میلەتی کورد و هەموو کوردستان بە عموم و کوردستانی عێراق بە تایبەت. سەرۆک مام جەلال یەکێک لە پیاوانی دیاری و ناوداری خاوەرمیانە بووە بە ڕەئی زۆربەی پیاوانی ئازادی خواز، پیاوانی سیاسی و گەورەترین ڕۆڵی بووە لە بنیادنیانی حرەکەی ئازادی خوازی میلەتی کورد. یعنی لە کەناڵی ئەهرامی مسری خۆم متابعەمە کرد، گوێم لێبووتی شەرق لەوسەد پیاوێکی مەزنی لەدەستە. هەر عینی ڕۆژ یەکێ لە کەناڵەکانی ئەمریکا بەدەمی لە پرساوانەوتی جیهان پیاوێکی مەزنی لەدەستە. ئەو پیاوە یەکێ لە ئیشە هەرە گەورەکانی توانی ئێران و ئەمریکا بەیەک بگەینێت، یعنی نزیک کاتەوە لە یەک. بۆ عێراقەوە هیچ پێویست بە باسکردن ناکە. سەماحەتی سەید عەلی سیستانی بە زمانی خۆی وتی ئەو سەمامی ئامانی عێراقە. جەنابی مام جەلال ڕۆڵی تەواوی هەبووە لە ئاشتەوایی لە عێراق و لە جیهانیشە، هەمیشە کۆکەرەوەی نەتەوەکان و حیزبەکان بووە بێجیاوازی و هەموو بێ جیاوازی بیرڕاش. جەنابی مام جەلال ئاشتەواییەکی لە عێراقا لە سەردەمی سەرۆکایەتی خۆیان دروست کرده بوو کە عێراق یەک پارچەی دروست کرده بوو. پیرۆزی هێنا بەسەر هەموو بەردەکانی کوردستانە، هەموو لادیەکانی کوردستانی بەسەر کردەوە، هەموو کەسە هەژارەکان، کەسە پرۆلێتێرەکان، ئەو کەسانی کە نان نەبوو لە ماڵی ئەسبە و لەگەڵەوانە دانیشت. مام جەلال بەڕاستی سەمانی ئەمان بوو. مام جەلال بە تەنها یعنی سەرکردەی کورد نەبوو، کورد، عەرەب، تورکمان، مەسیحی، کلد، ئاشووری. مام جەلال بەڕاستی لە هەموو عێراق ڕۆیشت، لە هەموو جیهان ڕۆیشت. سەرۆک مام جەلال نەک تەنیا خەڵکی کوردستان بەڵکو سەرۆک و سەرکردە جیهانیەکانیش گەواهی ئەوە دەدەن کە سەرۆک تاڵەبانی چەند خەباتی بۆ پێکەوە ژیان و ئاشتی و تەبایی کردووە.